بەڵام بڕیارانەوە دەردەخات کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا لە پێشینەی هەموو کارەکانی دیکەی حکوومەت تەنیا گرنگیدان و خزمەتگوزاری کردن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان و شار و شارۆچکەکان. زیاتر لەسەر ئەم بابەتە ئەوەستین بە تایبەتی لەبارەی ئەم بڕیارانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە سلێمانی و هەڵەبجە ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیانیشی گرتوتەوە لەگەڵ میوانمان کە لە سلێمانیەوە دڵشاد نامق چاودەری سیاسیە لەگەڵمانە لەسەر ئەم بابەتە زیاتر ئەوەستین و گفتوگۆی زیاترەکەین. ئەم کاتتان باش بەڕێز نامق. سەرۆکی حکوومەت ژمارەیەک بڕیاری بۆ سلێمانی و هەڵەبجە دەرکرد. ئەو بڕیارانە کۆتایی بە کێشە و کەم و کوڕەکانی ئەو ناوچانە ئەهێنێت؟ سڵاو لە ئێوە و لە بینەرانی کوردستان 24 دیارە بڕیارەکانی سەرۆکی حکوومەتی کوردستان بۆ پارێزگای سلێمانی و ئیدارە سەربەخۆکانی تری سنوورەکە لە چوارچێوەی ئەو کارنامەی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان کابینی نوێمایە کە کاتی خۆی لە پەرلەمان پێشکەشیان کرد یەک لە خاڵە هەرە گرنگەکانی مەسلەی دابەزاندنی دەسەڵات و مەسلەی بەلامەرکەزیکردنی ئەرک و فەرمانە واتە ئەمە لە چوارچێوەی پەرەپێدانی دەسەڵاتایە کە لە کوردستان جێبەجێ ئەکرێەوە ئەمە بێتە هۆکاری ئەوەی کە ئەم دامەزراوانەی کە ڕاستەوخۆ لێرە حکومی ناوچەکە ئەکەن هەم دەسەڵاتیان هەبێ و هەم هەست بە بەرپرسیارەتیش بکەن لە بەرامبەر خەڵکو و لە بەرامبەر هاوڵاتیانی ناوچەکە چونکە ئەگەر لە ڕابردوو بەهۆی قەیرانەکان و بەهۆی ئەو ڕووداوانەی کە لە ڕابردوو ڕوویدا لە مەسلەی هاتنی پەتای کۆرۆنا و قەیرانی دارایی و ئەوانە نەتوانرابێ ئەم خاڵەی ناو کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێەوە نەتوانرێ بەشێک لە دەسەڵاتەکان وەک پێویست دابەزێنرێ ئێستا ئەوە دەسەڵاتەکان دابەزێنراوە و دەسەڵات لە تەواوی سێکتەرەکان یعنی ئەم پاکەجانەی کە بینیمان لە تەواوی سێکتەرەکان هیچیان فرامۆش نەکراوە و هەر یەک لەو سێکتەرانە دەسەڵات و هاندان و پشتیوانیکردنی دارایی و پشتیوانیکردنی مالی و پشتیوانیکردنی کارگەڕی هەیە بۆ فەرمانگەکان کە بتوانن خزمەتی هاوڵاتیانی خۆیان بکەن و ئەم دام و دەستگایانە خاتە ژێر بەرپرسیارەتێکی گەورەوە کە وایان لێ ئەکا ناچار بن و بە گوڕوتینێکی زیاترەوە ئەرک و فەرمانەکانی خۆیان جێبەجێ بکەن و بەدەمدا و خواستەکانی هاوڵاتیانەوە بچن و ئەو جۆرە لە پاساو کە ئەگەر لە ڕابردوو هەبوو بێبەوەی کە دەسەڵات نییە ئێستا دەسەڵاتەکان دابش کراوە پێیان درراوە و لەگەڵ دەسەڵاتەکان پشتیوانی گەورەشیان هەیە کە پشتیوانی مالیان بۆ دانراوە لە ڕاستیە هەبوونی دەسەڵات لەگەڵ پشتیوانی مالی کار ئاسانەیەکی گرنگە بۆ هاوڵاتیان لە سنوورەکە و کاراسانێکی گرنگە بۆ فەرمانگەکانیش لە سنوورەکە کە بتوانن بە ئەرکی خۆیان هەڵبستن بەڵام لەگەڵ ئەمەیە تەبعاً دابشکردنی بەرپرسیارەتیشە کە ئەمە تەبیعەتی کاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە پێی وایە پێویستە ئێمە وەک یەک تیم لە حکوومەت ئیش بکەین و چۆن تەحملی مەسئولیت بەیەکەوە بکەین هەرچۆن ئینجاز و دەستکەوتەکانیشی هەمومان بەیەکەوە لەبەرەوە دام و دەستگا ئیداریەکانی سنوورەکە سەرڕای ئەوەی کە کار ئاسانی و پشتیوانێکی گەورەیان بۆ فەراهەمە بێ لە ئەنجامی ئەم دەسەڵات و ئەم بڕیارانە لەگەڵ ئەوەشا بەرپرسیارەتێکی گەورە و گرنگ دەبێ هەست پێ بکەن و ئەکەوێتە سەرشانیان کە بەیەکەوە هەمویان لە بەرامبەر ئەو بەرپرسیارەتی و دەسەڵاتانە بن کە ئەو دەسەڵاتانە ئەمە بینین کە گرنگیەکی زۆر بە دواچوون بۆ جێبەجێکردنی بڕیارەکانیش ئەدرێت کاتە هیچ بربەستێک هەیە کە بە شێوەیەک بڵین ئەم بڕیارانە جێبەجێ نەکرێت؟ ئەم بڕیارانە لە لووتکەی دەسەڵاتی کارگێڕی هەرێمی کوردستانەوە دابەزێنراوە لە خودی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابەزێنراوە واتە پشتیوانی بەهێزترین شخصیت و بەهێزترین پێگەی هەرێمی کوردستانیان هەیە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە پاساو نییە بۆ ئەوەی کە ڕێگری هەبێ بۆ ئەم بابەتانەوە لە ڕاستیە لە مەسلەی ڕێگریە چەند شێوازێک لە ڕێگریکردن هەیە لە مەسلەی بابەتی کارگێڕی و بڕیارەکانی مالی و ئەوانەیە یەک لەوانە مەسلەی ڕێوشۆنە ئیداری و تعلیماتەکانە کە خۆشبەختانە لە ناو بڕیارەکان ئەوە هەیە کە ئەم تعلیماتانەی کە لەم بارەیەوە هەیە هەموو ئەم تعلیماتانە ڕابگیرێن و بڕیارەکان جێبەجێ بکرێن کە ئەمە گرنگە و بەشێکی تر مەسلەی هەبوونی سیولە و مەسلەی شێوازی کۆکردنەوەی داهات و ئەو داهاتانەیە کە لە سنوورەکان هەیە کە شەفافیت و کە وردەکاری تیا هەبێ کە ئەمەش بڕیارەکان دەسەڵاتی داوە بە فەرمانگە ناوخۆیەکان و فەرمانگە خۆجێیەکانی شوێنەکان کە بتوانن بە هێزێکی زیاترەوە
بکەنەوە چاودێری ئەم بابەتە بکەن و بە مکوڕیەوە داهاتی سنووری خۆیان کۆ بکەنەوە و بتوانن باشتر سوود لە داهاتی سنووری خۆیان وەربگرن واتە ڕێگریەکان هەم لە ڕووی تەکنیکیەوە نەهێڵراوە هەمیش لە ڕووی کارگێڕی و لە ڕووی سیاسی و لە ڕووی مالیەوە نەهێڵراوە بەوەی کە پشتیوانیان پێدراوە واتە لە هەموو حاڵەتێک ئەگەر ڕێگری بێتە پێشەوە ڕێگری و جۆرێک لە بەرپرسیارەتی ئەکەوێتە سەر فەرمانگە خۆجێیەکانی سنوورەکان و ئەوان خۆیان ئەبێ مکوڕ بن لەوەی کە ئەم دەسەڵاتانە بەکاربێنن و ئەم دەسەڵاتانە سوود لێ ببینن و ڕێگە نەدەن کە هیچ بربەستێکی خۆجێیی بۆ دەسەڵاتەکانیان دروست بێ چونکە ئەوان ئەخاتە ژێر بەرپرسیارەتێکی گەورەوە کە ئەتوانن سوود لە دەسەڵاتەکانیان ببینن و ئەتوانن دەسەڵاتەکانیان لە سوودی گشتیا بەکاربێنن و ئەمە وا ئەکات کە ئەبێتە هەنگاوێکی گرنگ بۆ ئەوەی بتوانن دەسەڵاتەکان بوونیان هەیە و هەم لە ڕووی مادیشەوە پشتگیریەکی تەواوکرا لەلایەکی دیکەشەوە ئەوە بزانین کە بڕیارەکان داواکاری خەڵکە و هەروەها یەکە کارگێڕەکان بووە کە ئەم داوایان ئاراستەی سەرۆکی حکوومەت کردووە لە کاتێکە سەردانی سلێمانی و هەڵەبجێ کرد ئەمە ئەوە دەرناخات کە هاوڵاتیش سنتەرایان ئەمە بابشەوەیەکی تر بڵێم ئەبێتە سێ کوچکەیەک هەم دەسەڵات هەیە هەم لە ڕووی مادیەوە پاڵپشتی هەیە و هەم بەدەم داواکانی خەڵک و هاوڵاتیەوە چوە سەرۆکی حکوومەت و هاوڵاتی کردو بە سنتەر بەڵێ خۆی هاوڵاتی سنتەری ئەوە لە استراتیژی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرۆکی حکوومەت لە چەندین بۆ نەبیری باسی لەوە کردەوە بیری خەڵکی خستوێتەوە بیری هاوپەیمانەکانی حکوومەتیشی خستوێتەوە کە ئێمە لە کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە قسەی ئەوە ئێمە خزمەتکاری خەڵکین و داوا و خەڵکی داوا و پێداویستی خەڵک جوڵێنەری ئێمەیە و داوا و پێداویستی خەڵک ڕنگدانەوەی بڕیارەکانی ئێمەیە ئەمە استراتیژی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە هاوڵاتی سنتەر بێ و بەڕاستی خاڵێکی تری گرنگ لەم بڕیارانە مەسلەی پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە ئەوەیە کە بڕیارەکان دوای سەردانی مەیدانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ناوچەکە و گوێگرتن لە هاوڵاتیان و لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوچەکە بڕیارەکان دەرچوون واتە بڕیارەکان لە ئەنجامی دیراسەکردنێکی مەیدانیەوە و گوێگرتنێکی وردی خەڵکەکە و پاشانیش فەرمانگەکانەوە دەرچوون کە ئەمە مانای وایە تێگەیشتنێکی ورد لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەن دام و دەستگاکانی هاوپەیوەندەوە هەیە بۆ خواستی هاوڵاتیان و بۆ داواکردنی هاوڵاتیان کە ئەمە بەڕاستی دەری ئەخا مەسلەی هاوڵاتی سنتەری بە کردار هاتووەتە بواری جێبەجێکردنەوە کە لە نزیکەوە گوێ لە خودی هاوڵاتیان و فەرمانگەکانی پەیوەست بە خزمەت گوزاری هاوڵاتیانەوە گیراوە و پاشان دا و خواستەکانیان تەتەڵە کراوە و کراوە بە بڕیار و بە شێوەی بڕیار بۆیان گەڕاوەتەوە و ئێستا ئەوەی کە ئەوان داوایان کردووە ئێستا بڕیارە واتە ئەو داوخواستەی کە هاوڵاتیان لە کاتی سەردانیکردنی سەرۆکی حکوومەتی کوردستان و فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوچەکە پێشکەشی سەرۆکی حکوومەت و فەرمانگە پەیوەندیدارەکانیان کردو ئێستا لە شەوەی بڕیار گەڕاوەتەوە و بۆ بە بڕیار بۆ ئەوەی بتوانرێت لە ڕێگەی بڕیارەکانەوە ئەو خزمەت گوزاریانیان پێشکەش بکرێت ئەمە هاوڵاتی سنتەری فعلیە واتە شێوەی پراکتیکیە بۆ سەرکردنی هاوڵاتیکردنی سەرجەم ناوچەکان توانیوەتی سەرکەوتوو بێت. ئەمجا من ویستم ئەمە ئیزافە بکەم کە ئەمە دەرخەری ئەوەشە کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی سەرتاسەری هەرێمی کوردستانەوە حکوومەتی هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانە بەبێ جیاوازیکردن لە ڕۆی جوگرافی و لە ڕۆی ئینتیمای سیاسی و لە هیچ ڕوویەکی ترەوە و ئەمەش خاڵی سەرکەوتنی کابینەی نوێم و حکوومەتی هەرێمی کوردستانە کە سەر ڕای هەموو قەیرانەکان هەوڵی داوە ئەوە بچەسپێنێ و لە هەر دەرفەتێک کە هاتبێتە پێشەوە هەوڵی داوە ئەم خاڵە بگەێنێ کە حکوومەتی سەرجەم خەڵکی کوردستانە و هەر ئەم دابشکردنی دەسەڵات و ئەم دابینکردنەی پێداویستیەکانی خەڵک کە ئەگەر ئەو پاکێجانەی کە ئێوە لە تیڤی پێش قسەکانی من بڵاوتان کردەوە بینیمان هەموو بەیەکەوە دەری ئەخا کە لە بچووکترین سەکتەری خزمەت گوزاریەوە تاکو ئیدارەی پارێزگاکە کە گەورەترین سێکتەری خزمەت گوزاری و سێکتەری ئیداریە بەنسبەت پارێزگا و ئیدارە سەربەخۆکانەوە هیچیان فرامۆش نەکراوە و هیچیان شتێکی تیانی هەڵراوەتەوە کە گوێیان لە نەگیرێ و بڕیاریان بۆ دەرنەکرێ و بەدەمیانەوە نەچێ کە ئەوە دەرئەخا کە حکوومەتی هەموو خەڵکەوە هەموو سێکتەرەکانە و هەموو ناوچەکانی کوردستانیشە خاڵێکی تری گرنگ ئەوەیە کە ئەم هەنگاوی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئیدارەکانی ناوچەکان ئیدارە خۆجێیەکان بەو بەدڵسۆزی و بەڕێکوپێکیەوە بەدەمیەوە بچن و بە ئەرکی خۆیان هەڵبسن لەوەیە کە چاوەڕوان ئەکرێ بە ئەرکی خۆیان هەڵبسن چونکە لەسەر خواست و داواکاری خۆیان بووە ئەبێتە خاڵێکی
گرنگ هاندانێکی گرنگ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ کابینەکانی داهاتوو کە دەسەڵاتی زیاتر ببەخشێەوە و لامەرکەزیەت فراوانتر بکات چونکە وەکوتم ئامانجی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەک لە کارنامەکەش هاتبوو مەسلەی دابەشکردنی دەسەڵات و مەسلەی کارکردنە بە یەک تیم هەر کاتێک هەموو ئیدارەکانی هەرێمی کوردستانیش ئیدارەکانی ناوچەکەش بە هەمان ڕوانگەی حکوومەتەوە نەک بە ڕوانگەی ناوچەگرێتی و بە ڕوانگەی لەتکردنی کوردستانەوە بەڵکو بە ڕوانگەی یەکگرتووی هەرێمی کوردستانەوە تەماشای حکوومەتیان کرد هاوکار بوون لەگەڵ حکوومەت ئەتوانرێ ئەم ستراتیژە نیشتیمانیە پێش بخرێەوە ئەتوان هاندانێکی باش ئەبێ بۆ ئەوەی ئیدارەکانی ناوچەکەەوە ئیدارەکانی سەرجەم هەرێمی کوردستان لە هەموو ناوچەکانی تری کوردستان ئەمە وەک خاڵێکی گرنگ بزانن بۆ ئەوەی کە یەکگرتووی و بەهێزبوونی هەرێمی کوردستان بەیەکەوە بە شێوەیەکی سەرتاسەری پەرە پێ بدەن و ئیشی لەسەر بەڵێ بەڕێز دڵشاد نامیق لە دیدی چاودێرێکی سیاسیەوە پەیامەکانت گەیشت سپاس دەکەین دەستەکانت خۆش بێت.